برای گشتی چاندن هولیر رزدار همین سید مراد لگلمه که من تو بخیراتی سپاس با آماده بودنوا خاله که گرین کفکاری ما از در گهشت و کو میوانه ویجی بحث کردن و کو گهین بین کیمیایی ده او کو چندین جورین هیل بردست هیجی نرخی و کمتره نرخی نهای جهانی جبری کو پیتویان افخوجی پردکتن هنگ هوکارا بو چوبت کردن سپاس بۆم دەرفەتە خۆشحاڵیم بە دیداری بەڕێزتان و تەواوی بینەران لە ڕاستیدا بە بەرهەمی کشت و کاڵی لە هەموو کۆمەڵگە کشت و کاڵیەکان لە قۆناغی ئێستادا و لە چەند ساڵانی ڕابردووە بەردەوام پێویستی بە پێینی کیمیاوی هەبووە پێینی کیمیاوی کاریگەری ڕاستەوخۆ یەکجار زۆر باشی هەیە لە خێراکردنی گەشەی بەرهەمە کشت و کاڵیەکان و زیادکردنی بەرهەمیان و لە هەمان کاتژە پاراستنیان لە ئافات و نەخۆشە کشت و کاڵیەکان و هەروەها توخمەکانی پێکهاتەی زەوی زۆرجار ئەو زەویانەیەکەوە ئەو خاکانەیەکەوە گرفتەی هەیە لە بەهۆی گۆڕانکاری کەش و هەوا توخمەک لە توخمەکانی ڕەنگە کەمی هەیە بی بەهۆی ئەو پێینە کیمیاویانە توانێت بڵێن دەبێتە هۆی چاکردنی خاکیش بۆیە پێویستی سەردەمیە هیچ بەرهەمهێنەرێکی کشت و کاڵی هیچ وڵاتێکی بەرهەمهێنانی کشت و کاڵی بەبێ پێینی کیمیاوی ناتوانانی ئەو ڕێژێ و ئامانجەی خۆی بپێکی هەرێمی کوردستانیش لە سای کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بەخوا ئێستا بەرهەمی کشت و کاڵیمان لە چەند ساڵی ڕابردوو لە ئێستاشدا ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە ئەوە ژوای کردووەکەوە پێداویستی پێینی کیمیاویش ئێمە لە ڕووی بازرگانی و دەرفەت بڕخسەین بۆ هەموو کۆمپانیای بەڵێ قۆڕخکاری تێدا نەکرێت ڕەنگە لە ساڵانێک هۆکارێک هەبووکەوە تەرخان کراوە بۆ چەند کۆمپانیاک ئێستا وانە دەرفەت ڕخساوە بۆ هەر هەموو کۆمپانیاک هەر کۆمپانیاک بیهەوێت هاوردەکردن لە ساڵانی ڕابردوو تا ئێستاش بیکات ئێمە دەرفەتمان بۆ ڕخساندووە هاوتەریب لەگەڵ هاوردەکردنیش لە هەمان کاتژە بیر لەوە کراوەتەوەکەوە ئەو کارگەیە لە هەرێمی کوردستانیش دابمەزرێت و پشتیوانی بکرێت خۆشبەختانە ئێستامە لە سنووی پارێزگای هەولێر دوو کارگەمان هەیە ئەو دوو کارگەیە بەرهەمیان لە سەتان تۆندایە ڕۆژانە لە دەیان کارگەیەکیان لە دەیان تۆنداوێکێکیان لە سەتان تۆندایە ئەوە تا حدێک دەتوانین پێداویستی ناوخۆمان پڕ بکاتەوە و هەولێریش ناتوانێت تەواوی پێداویستی دەرەوەی هەولێر پڕ بکاتەوە چکە بۆتان دەزانن هەولێر لە سای ئەو دۆخە ئارامەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان ڕخساندوویەتی بۆ پارێزگای هەولێر بۆتە ناوەندەکی پێداویستی شارەکانی تکەی عێراق و هەروە پێداویستیەکانی تکەی شارەکانی هەرێمی کوردستانیش بڕکاتەوە ئەوەی ئێوە ئاگادار بن پارێزگەکانی دیکەش بەگشتی واتە هەرێمی کوردستان تا چەند پشت بە پەینی هاوردەکراو دەبەستێتە چەندە بەردەوامەوەکو یەکێک لە فروشەرەکانیش باسی دەکرد ئێستا ئێمە ساڵانە پێویستمان بەو بەرهەمە هەیە بەشەکی ناوخۆ پڕ دەکرێتەوە بەشەکی لە دەرەوە پڕ دەکرێتەوە بە پێی جۆرەکان بە پێی وەرزەکان ڕێژەکان دەگۆڕدرێن بەڵام ئەو کارگانەکە ئێستا لە ناوخۆ بەرهەم هاتوونە خواستیان لەسەر هەیە بەهۆی ئەوەی کەەوە بەرهەمیان لە ئاستێکی کوالیتی بەرزدا هەیە بۆیە نرخیشیان ئێستا کۆکو نوێردراوتان ڕوونی کردەوە بەڕاستی ئەومای خۆشحاڵیە کە دەبینی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری هەولێر بەرهەمی پێینی کیمیاوی هەر تۆنێکی $200 تا $300 لە بۆرسە جیهانیەکان کەمترە جگە لە کرێی حمل و نەقلکەوا دەکاتکەوە زیاتر نرخی بێتە سەر ئەو مای خۆشحاڵیە کە دەبینی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری هەولێر ئەو نرخانە هێشتا هیچ خۆڕخکاری بەسەردا نەهاتووە و سوپاسی ئەو برا بازرگان و ئەو کارگانەش دەکەینکەوە تحملی وەسعەکەیان کردووە ڕەچاوی بارودۆخی جوتیاران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان کردووە کە هیچ هەنگاوەکی قۆڕخکاریان نەخسۆتە سەر بەرهەمەکانی و هیچ نرخێکیان نەخسوسەر ئەو مای خۆشحاڵیە و دەستخۆشی لەو برا بازرگان و خاوەن کارگانەش دەکەینکەوە پێویستە ئەو هەستە نیشتیمانیان زیاتر پەرە پێ ئەمە دەکرێت بۆ ئەوی بەرهەمی زیاتری ناوخۆ پێ بگاتن و بە شێوەیەکی باش و تەندروست وەکو چاتای قسەکانتان ئاماژەتان پێکرد کاکێ من ئێستا کاتی چییە لە هەرێمی کوردستان چی پێگەیشتووە چی هەمانە پێداویستی ناوخۆی پڕە لەم وەرزەدا ئێمە لەمە دووە لە کۆتایی مانجی چوارەوە بەرهەمی ناوخۆمان سەبرە پێ ڕادەگا و لە مانجی پێنجڕا ئێمە سنوورەکانمان تەواوی ڕۆژمێری کشت و کاڵی جێبەجێ دەکەین ئەو بەرهەمانەیەکەوە لە هەرێمی کوردستان بە بازار دەکرێن لە تەواوی سەوزەکان بەرهەمە سەوزەویەکان و زۆربەی بەرهەمە میوەیەکان چەند بەرهەمە کیمیوەیی هەیە چەند بەرهەمە کیمیوەیی هەیە کە لە دەرەوە دێنەنە باقی ئێمە سنووری خۆمان کۆنتترۆل دەکەین هاوردەکردن تەواو سفر دەکرێت بەرهەمی ناوخۆمان پشتیوانی دەکرێت تاوەکو دەرفەتی بە بازارکردنی بۆ لە ناوخۆی هەرێمی کوردستان بۆ بڕخسێنین و لە دەرەوەی هەرێمی کوردستان لە شارەکانی ژێر کۆنتترۆلی حکوومەتی عراقی و لە دەرەوەی عراق و لە وڵاتانی تریژ ئێمە ساڵانی ڕابردوو هەناردەکردمان کردووە ڕەنگە ئەو ساڵ بەهۆی ئەو پێشهاتە گرژی و ئالۆزیەکە لە کەندا و ڕوویداوە هەناردەکردن بۆ وڵاتانە هەندێک سستر بێت تا ئەو
پێشبینێ بۆ ئێستامان خوازیارین ئەو گرفتە نەمێنێت ئەوی باشە هەیە دەگات ئەو ئەسە کە زیاتر لە پێویستی ناخۆشە باو دڵنیایە بدەین بە هاوڵاتیان کە لە سەرەتای مانگی پێنجەوە باست کرد زۆربەی بەرهەمەکانی بەرهەمێن ناوخۆیان چاندنی هەرێمە کوردستانی پێدگەهن و زێدەتر پێداویستە ناوخۆ پڕ دەکەن و زێدەژیت مین نەبە ئەمە دڵنیایی تەواو دەدەینە هاوڵاتیانی خۆمان ئێمە لە مانجی چوارڕە بۆ سەرەتای مانجی پێنج تەواوی بەرهەمەکانمان لە ئەستی بەرهەمهێنانیان دەگەنە بازاڕەکان وردە دەتوانین بڵین تەواوی پێداویستی ناوخۆ پڕ دەکەینەوە ئێمە لە مانجی پێنجڕە زۆربەی سوورەکان کۆنتترۆل دەکەین پێویستمان بە هاوردەکردن نییە پشت بە بەرهەمی دەستڕنجینی براجوتیارانی خۆمان دەبەستین بۆیە دڵنیایی تەواو دەینە هاوڵاتیانی خۆمان هیچ پێویست بەوە ناکات کەوا دوودڵ بن بۆ ئەو ساڵ ئەو پلانەماندا نەڕشتەوە بەڵکو ئەو پلانە لە سەرەتای کابینی نوێمەوە ساڵ بە ساڵ ئێمە نوێمان کردێتەوە پێداگر بووینە لەسەر پاراستنی بەرهەمی ناو خۆمان بۆیە ئەو پێش هاتە بۆمە هیچ کاریگەریی ئەو تۆی نابێت کەوا نیگەرانیەکی لێ بکەوێت باشەکێکی من ئەمەی ئەگەر بڵین لە سەرەتای مانگی پێنجەوە دەگەنە ئەوەی کە پێویستان بە دەرەوەش نەبێ سنوورەکانیش بگرن بەرامبەر بە بەرهەمی کشتتوکاڵی زۆربیان کە لە هەرمی کوردستان بەرهەم دێتن ئەم حاڵەتە ئەم دۆخە پشبەسنە بە بەرهەمی ناوخۆ زۆربوونی تا چەند مانگ دەکێشێتن ئێمە بەرهەمەکانمان لە وەرزی پێگەشتنی تا دەگاتە کۆتایی مانجی 11 ئێمە تەواو پشت بە بەرهەمی ناوخۆمان دەبەستین لە چەند بەرهەمەکی بەڵام لە چەند بەرهەمەکمان هەیە ئەمە لە هەر چوار وەرزی ساڵ پێویستمان بە هاوردەکردن نییە بۆ نمونە پەتاتەیە چەند بەرهەمەچکەی سەوزە و قەرنابیت و کەلەم و چەندین بەرهەمی تر هەیە ئەوانە ڕەنگە لە ئێستادا نەتوانم هەموو ناوەکانیان بڵێم بەڵام ئەو بەرهەمانەی کە لە وەرزی پێگەیشتن پێڕادەگات ئێمە تاوە پێداویستی ناوخۆمان پڕ دەکەینەوە بەڵام بە ئەوشت لە بەرچاو بێ هەندێک وەرز هەیە تو ناتوانانی بەرهەمی وەکو پێویست لێ بەرهەم بێنی بۆ نمونە تەماتە ئەمە ناتوانین لە وەرزەکانی مانجی 1 و 2 لە نێوەڕاستی زستان و سەرەتای بەهار سەرەتای دەستپێکنی بەرهەمهێنانی تەماتەیە بۆیە ڕەنگە لەو حاڵەتانە تەواوی وڵاتانی ناوچەکەش ئەو حاڵەتە ئاساییە کە سوورەکان بکەن و بۆ هاوردەکردنی ئەو بەرهەمانە بەڵام لەگەڵەوەشدا ئێمە چەندین پرۆژەی تکەمان هەیەکەوە هەوڵ دەدەین لە ناو خانوە پلاستیکەکان گرین هاوسەکان زیاتر ئەو بەرهەمانە پەرە پێ بدەین بۆ پێویستمان بە هاوردەکردن گرین هاوسمان هەموو تەماتەشی بەرهەم دەهێنا ئێستا لەم ماوەی ئاخیرە تەماتە بوو بە باس لای خەڵکی هەندێک نرخەکەی بەرز بووەوە لەبەر ئەوەی لە ئێرانەوە نەدەهات ئێستا چۆنە دێتن لە شوێنی دیکەوەش بێتن ئێستا کە ئێمە پێشتر پشمان بە بەرهەمی ناوخۆی عێراق دەبست بۆ ئەوەی هاوسەنگێکە بی لە ناوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی چونکە ئێمە کاتێک کە بەرهەمیمان پێڕادەگات لەو چەند ساڵی ڕابردوو لە چوارچێوە ئەو لێ تێگەشتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کراوە ڕێگریەکان زۆر کابوونەوە بەڵێ بەرهەمی خۆمان بۆوان ڕەوان دەکرد کاتێک بەرهەمی وانیش پێڕادەگات ئێمە پێشوازیمان لە بەرهەمی وان کرد بەڵام لەگەڵەوەشدا بەرهەمی شارەکانی ژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراقی دەتوانین تەواوی پێداویستی پڕکاتەوە بۆیە نرخەکان تەواو کەمەک بەرز بوونەوە لەگەڵەوەشدا خەم لەو خراکەوە سوورەکان بکرێنەوە ئێستاکە بەرهەمی وڵاتی تورکیا بەرهەمی ئێران سوورەکان کراوەتەوە هەر بازرگانێک هەوێت لەو قۆناغی ئێستاکە ئێمە پێدەگا تاوەکو ڕۆژمێری کوشتتوکالی زێگیر دەکەین ئێمە دەتوانن بەرە بازرگانەکان هاوردەکردن بکرێت لە تورکیاوە بەردەوامە بەڵێ ڕێگری نەکراوە لە هەر شوێنێک هەر بازرگانە بیهێوێ هاوردەکردن بکات ئێمە دەرفەتی بۆ دەرەخسێنین بەڵام لەگەڵ پێداگەیشتنی بەرهەمی خۆمان ئێمە هاوردەکردن زیرۆ دەکەین دەرفەت نادەین بە هیچ ئێمە زیاد دەبێتن ئەو کاتن ئێمە پشتیوانی بەرهەمی خۆمان دەکەین بۆ ئەوەی چکە دەزانین بەرهەمی خۆمان لە ڕووی کوالیتیەوە لە ئاستەی بەرزدایە جوتیار زۆر بە خەمخۆریەوە بەرهەمەی بەرەم هێناوە وهروها تیمەکانی بەڕێوەبەراتی گشتیمان بە بەردەوام لە سەرخەتبوون لەگەڵ برا جوتیارەکان سەردانی چرکەکانیان کردو ڕێنماییان پێداون چکە ئەو بەرهەمەی دەزانین لە هەرێمی کوردستان بەرهەم دێنێ لە ئاستەی زۆر بەرزدا بەشێکی زۆری ئەوە وەکو ئاماژەتان پێکرد کاکێ من بەرهەمی زۆرە زیاترە لە پێویستی ناوخۆ تا مانگی 11 هەر ئاوا بەرهەمی زۆرمان دەبێتن بەپێی ئەو وەرزێکە پێدەگان بەشێکی زۆری دەکرێن هەڵبگیرێن لە ڕووی کوگاکردنەوە ئێمە چۆنین ئێستا لە چه ئاستەک دەین چی کوگا دەکەین بەڵێ ئێمە ئێستاکە لە قۆناغی دروستکردنی ژێرخانەی بتەوین بۆ پاراستنی بەرهەمەکانمان لە کۆگاکانی سارکەرەوە ژمارەی مۆڵەتدانی کۆگاکانی سارکەرەوە بەڕادەکان لە زیادبوودانە بە تایبەتی لە شاری هەولێر ئێمە لەو 3 ساڵی ڕابردوو زیاتر لە 30 مۆڵەتی پرۆژەی
کۆگای ساردکارەوەمانداوە ئەوە بۆتە دەستێکی ئەمین بۆ پاراستنی ئەو بەرهەمە ژمارەیەکی نیشتیمانی خۆمان. گشتیمان لایە بتوانین بزانین بە تەقریبیش بێ چەندمان هەیە؟ ئێمە 30 پرۆژەمان ئێستا هەر مۆڵەت داوە، پێشتری زیاتر لە 6 پرۆژەمان هەبوو، نزیک بە 40 پرۆژە ئێستا لە سنووری پارێزگای هەولێر دەتوانێت هەزاران تۆن بەرهەمی براجوتیاران بە تایبەتی لە پەتاتە هەڵبگرێت بۆ چەندین وەرز و چەندین مانگتاوەکو پارێزراوە بێت و دەستێکی ئەمین بێت و بە دوور بێت لە هەموو دازان و فەوتانی. ڕێبەبەری گشتیە چاندنا هەولێرە ڕێزدار هێمن سەید مراد گەلێک سپاس بووە ماندوو نەبن. زۆر سپاس بۆ ئێوەش.